پوختەی وتارێک لە ژێرناوی ململانەی زلهێزەکان و کێشەی کورد لە نووسینی عوسمانی حاجی مارف. ئەردۆغان هەوڵ دەدات هێژمونی خۆی لە سووریەدا بسەپێنێت بە مەبەستی بە دوواداچوون بۆ نهێشتنی کێشە و قەیرانە ناوخۆییەکانی تورکیا. هەروەها دەیەوێت لە ڕێگەی زاڵبوون بەسەر ئیدارەی حکوومەتەکەی ئەحمەد شەرعەوە دەور ببینێت تا پێگەیەک لە سووریا بەدەستپێنێت بۆ ئەوەی کۆمپانیاکانی بەشداری بکەن لە ئاوەدانکردنەوەدا. لە هەمان کاتدا ئەردۆغان چاوی لە بەدەستهێنانی ناوچە نەوتیەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریەیە وا دەیهەوێت بەشێکی سەرەکی هەبێت لەو پرۆژەی کە سووریا دەتوانێت ببێتە دەواازەیەکی گرنگی گواستنەوە بۆ بەستنەوەی ناوچەی کەنداو و ئێران بە ئوروپاوە. بۆ ئەم مەبەستانەش هەوڵ دەدات بە هەر شێوەیەک بێت بربەستەکانی بەردەم پلانەکانی لابەرێت کە پەکەکە و هەسەدا بربەستێکی گەورەی پرۆژەکانی تورکیان. دابەزینی دراماتیکی بەهای لیرەی تورکی بەرامبەر بە دۆلار، هەروە بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسانی دارایی، بوونی ملیۆنان پەنابەری سووری و عێراقی وڵاتانی تر لە تورکیا، بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری، ناجێگیری دۆخی سیاسی ناوچەکە، کێشەکانی لە بەرامبەر پەکەکە و هەسەدەدا تورکیای دەرگیر کردووە لە بەرامبەر قەیرانی ئابووری و دارایی و سیاسیدا. لە ڕاستای ئەم دۆخە پڕگێژا و نالەبارەدا ئەردۆغان ململانێ و شەڕێکی بربەریانە بەڕێوە دەبات لە بەرامبەر ناوچەکانی کۆبانی و ئاین ئیسا و تەلتەمەردا. بەڵام ئەوەی شایانی باسە تا ئێستا لەلایەن خەڵکو و هێزەکانی هەسەدەوە توانراوە بەرگریەکی تند بەرامبەر بە هێزەکانی تورکیا و بەکرێگیراوەکانی بکەن. ئیدارەی سووریا بە سەرۆکایەتی ئەحمەد شەرع بە نیشاندانی هەر هەوڵێک بۆ دانوستان لەگەڵ هەسەدەدا ئاواتەخوازە ئەو پیلانانەی تورکیا و هاوپەیمانەکانی دژ بە هەسەدە ناچار بکات ملکەچی دەسەڵاتەکەی ئەحمەد شەرع بێت، ئەو حکوومەتە بێت کە دەیەوێت لە سووریەدا دابمەزرێنێ. لەلایەکی دیکەوە دەیەوێت سنوورە ئاویەکانی سووریا لە ناو دەریای سپیدا دیاری بکات کە میلیاردها متر سێجانەوت و گاز لەخۆ دەگرێت. لە هەمان کاتیشدا پەلە دەکات بۆ ئەوەی پێش ئەوەی حکوومەتێکی دەستوری لە سووریەدا پێکهێنرێت باڵادەستی هەیئەتی تەحریری شام جێگیر بکات. هەنگاوێکی تری ئەردۆغانەوەیە کە لەگەڵ دەوڵەتی باخچەلی هەماهەنگیان کردووە کە پێشنیاری دیداری عەبدوڵڵا ئۆجەلانیان کردووە بۆ ئەوەی هێزەکانی پەکەکە چەکدا بنێت. ئەمەش بەخواست و نەخشەیە کە ئەردۆغان بە دوواداچوونی بۆ دەکات کە دوو مەسەلەی بەخۆیەوە گرێداوە. یەکەم، کۆتایی هێنان بە هەڵسوڕانی پەکەکە وەک هێزێکی چەکدار. دووهەم، ئەردۆغان هەوڵ دەدات لە ڕێگەی ئەم مامەڵەیەوە لەگەڵ ئۆجەلان و پەکەکەدا جگە لە هێزی هەیئەتی تەحریری شام هیچ هێزێکی تری سەربازی کە ناکۆک بێت لەگەڵ بەرژەوەندیەکانی تورکیا لە سووریا نەمێنێت، بە تایبەتی هێزەکانی هەسەدا. هەر بۆ ئەم مەبەستە لایەنگری لە پێشنیارەکەی ئەحمەد شەرع دەکات بۆ هەڵوەشانەوەی هەموو گروپە چەکدارەکان و تێکەڵکردنیان بە سوپای سووریا. بەڵام ئەم ئاواتەی کە ئەردۆغان بە دوای داوێڵە لە نێو ململانێ و دەخاڵەتی وڵاتانی زلهێزی دنیا و ناوچەکەدا لە هەمان کاتدا دەوری ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا ئەگەر مەحاڵ نەبێت بە دەستهێنانی ناڕۆشن و ئاڵۆزە بۆ تورکیا. پەیامەکەی وەجەلانیش بۆ چەکدانان و هەڵوەشانەوەی پەکەکە کاریگەریەکیەوە و تۆی لەسەر پێگەی تورکیا نابێت کە کێشەکانی لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوادا بباتە پێشەوە. وەک پێشتر ئاماژەمان پێدا، تورکیا هەوڵی زاڵبوون بەسەر سووریەدا دەدات، بەڵام لەگەڵ ڕۆڵ و نەخشەکانی ئیسرائیلدا ناکۆک دەکەوێتەوە. بە تایبەتی ئیسرائیل ڕێگە نادات تورکیا بنکەکانی لە ناوەڕاستی سووریەدا بمەزرێنێت. لەلایەکی تریشەوە تورکیا لە بەرامبەر فەڕەنسا، ئاڵمان و یونان دەستەوەستان ماوەتەوە کە بانگەشەی هەڵوێستی هاوپەیمانیان بەرامبەر بە کورد و هەسەدا دەربڕیوە. بەمانایە کە دەڵێن کوردەکان هاوبەش بوون لە هاوپەیمانی دژ بە تیرۆر، بەڵام ڕاستی مەسەلەکەیان بۆ کورد نییە. لووتکەی ئوروپا لە کۆرسیکا ئامانجیان کۆتایی هێنانە بە پێشێلکاریەکانی تورکیا لە گەڕان بە دوای سەرچاوە نەوتی و گازیەکان لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و دەخاڵەتی ڕاستەوخۆ لە ئایندەی پێکهێنانی حکوومەتی سووریا. لووتکەی ئوروپا کە لە دوورگەی کۆرسیکا لە فەڕەنسا بە سەرۆکاتی ماکرۆن بەڕێوەچوو بۆ گەڕانەوەی هاوسەنگیە لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و گەڕانەوەی تورکیا بۆ سنوورە ناوچەییەکان
لە ئاوەکانی دەریای ناوەڕاستە، چونکە سووریا بە دەریچەیەکی سەرەکی بۆ ڕۆژاوای ئاسیا لەسەر دەریای سپی ناوەڕاستدا دەندرێت. پەیوەندیەکە لە نێوان ناوچەی کەنداوی عەرەبی و ئوروپا لە ڕێگەی وشکانی و دەریاوە بەیەکەوە دەبەستێت. هەروەها ئەتوانێت دەواازەیەکی گواستنەوەی وزە لە ناوچەی کەندا و ئێرانەوە بۆ ئوروپا بە هەرزانتر ڕێک بخات. پێشگەلەوە دەتوانێت ببێتە ناوەندێکی گواستنەوە، بۆیە سووریا خاڵی ترانزێت و ڕێڕەوێکی سروشتی بۆ سەرچاوەکانی وزە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستواتە ئێران و ناوچەی کەنداوی عەرەبی بۆ ئوروپا پێک دەهێنێت. بەڵام بە کێشەی کورد و معاملە بە کێشەی کورد و کەیسی زۆر جیاوازن. تەواوی مێژووی ئەزموونی هەڵسوڕانی سیاسی بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد معاملەکردن بووە بەم کەیسە و بە ژیانی خەڵکی کوردستانەوە بە پاشکۆبوون و تێکەڵبوونیان لە نێو گەمە و ململانەی بەرژەوەندی وڵاتانی سەرمایەداری زلهێزی دنیادا حساباتی وردیان بۆ دەستکەوتەکانیشیان کردووە. بەجیا لەوەی لە هەر بەشێکی کوردستاندا کە کێشەی کورد بۆتە واقعیەتێک و مەسەلەیەکە پێویستە وەڵام بدرێتەوە، دروستترین و کارسازترین ڕێگا گەڕانەوەی بۆ ڕای خەڵکی کوردستان کە لە ڕەفراندۆمێکدا بڕیار لەسەر جیابوونەوە یان مانەوە لەگەڵ ئەو وڵاتەدا بدەن. هەر بۆیە پێویستە ئەوە ببینن کە لە هەگبەی بانگەشەی ئاشتی ئەردۆغان و باخچەلیدا بەڕێکەوتن یا ڕێنەکەوتن لەگەڵ پەکەکە و ئۆجەلاندا باسێک لەسەر چارەسەری کێشەی کورد و مافەکانی دانیشتوانی کوردستانی تێدا نییە.